بەهێنی شکستی یەکەم کۆبوونەوەی فەرمی پارتی و یەکێتی بۆ پێکهێنانی حکوومەت ئاشکرا بوو. سەرەڕای فشارەکانی تورکیا، ئەمریکا جەخت لە پاڵپشتیمانەوەی هەسەدا لە ڕقە و گفتوگۆ بۆ پاراستنی کۆبانێ دەکاتەوە. ئیسرائیل بە هاوکاری ئەمریکا ئامادەکاری بۆ هێرشێکی گەورە بۆ سەر ئێران دەکات. ئەمڕۆ لە پیرمامشاندی باڵای پارتی و یەکێتی بۆ پێکهێنانی کابینەی دێم کۆبوونەوە بەپێی زانیاریەکان کۆبوونەوە کە شکستی هێناوە. جگەلەوەی پێکهاتوون لەسەرەوەی کۆبوونەوەکان بەردەوام بن لەسەر هیچ خاڵێکی دیکە نەگەیشتونەتە یەک. لا کۆبوونەوەکە یەکێتی پاکێجی خۆی پێشکەش کردووە بە جۆرێک لە پۆستە سەرەکیەکان داوای سەرۆکی هەرێم و سەرۆکی پەرلەمان و وەزارەتی ناوەخۆ و 2 ساڵیش سەرۆکی حکوومەتی کردووە. لە بەرامبەردا پارتی ڕایگەیاندووە سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم و وەزارەتی ناوەخۆ استحقاقی خۆیانە داوایان کردووە هاوشێوەی ڕابردوو یەکێتی پۆستی سەرۆکی پەرلەمان و جێگیری سەرۆکی حکوومەت و جێگیری سەرۆکی هەرێم وەربگرێت. بەو هۆیەش دانیشتنەکە بەبێ ئەنجام کۆتایی هاتووە. هەردوولا لەسەر لیژنەیەک پێکهاتوون بۆ ئامادەکردنی پرۆژەیەک بۆ کۆبوونەوەی هەردوولایەن. سەرەڕای هەوڵەکانی تورکیا و کۆکردنەوەی هێزەکانی سەر ئۆپۆزیسیۆن لە سنووری کۆبانێ و ڕقە، هێزەکانی هاوپەیمانان ئەمڕۆ لە کۆبوونەوەیەکدا لەگەڵ هێزەکانی سووریای دیموکرات ڕایانگەیان پشتیوانی مانەوەی ڕقە لە ژێردەسەڵاتی هەسەدە دەکەن. پاشیان گەیان گفتوگۆکان بۆ چارەسەرکردنی هەڕەشەکانی سەر کۆبانێ بەرەو پێشچوونی باشی بەخۆیەوە بینیوە، بەڵام هیچ وردەکاریەکیان ئاشکرا نەکردووە. جێی باسا تورکیا هەوڵەکانی خۆی چرتر کردوتەوە بۆ ئەوەی ئەمریکا ڕازی بکات لە جێی هەسەدا پاراستنی ناوچەکە بەوان بسپێرێت، بەڵام ئەمریکا تا ئێستا جەخت لە سەرمانەوەی ناوچەکان لە ژێردەسەڵاتی هەسەدا دەکاتەوە. هەر ئەمڕۆژ پێگەی ئەلمۆنیتەری ئەمریکی ڕایگەیان بەهۆی فشاری تورکیا تا ئێستا دەستەی تەحریر شام خۆی پاراستووە لەگەڵ ئیدارەی خۆسەر بچێتە دانوستان بۆ ڕێکەوتن. باگوێرەی راپۆرتی ڕۆژنامەی هائرتزی حیبری بەرپرسێکی سەربازی ئیسرائیل بە ژمارەیەک ڕۆژنامەنووسی ئیسرائیلی ڕاگەیاندووە هێزی ئاسمانی ئەو وڵاتە ئامادەکاری دەکات بۆ ئەنجامدانی ئەرکێکی گەورە لە ماوەی داهاتوودا بۆ بە ئامانجگرتنی ئێران. یان هیلەر پەیامنێری کاروباری سەربازی کەناڵ 3